مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بە یاوەری وەفدێکی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا بە سەردانێک گەیشتە شارۆچکەی سی سادق و مەڵبەندی شارەزووری بەسەر کردەوە. لە بەسەرکردنەوەکەیدا سەرۆکی کۆمەڵ لەگەڵ ستافی مەڵبەندی شارەزوور کۆبووەوە و باس لەسەر چەند بابەتێکی جۆراوجۆر و چۆنێتی ئامادەکاری بۆ ڕژاردننی داهاتوو گفتوگۆی لەسەر کرا. سەردانەکەی مامۆستا لە چوارچێوەی بەسەرکردنەوەی ئۆرگانەکانی کۆمەڵ و ڕخنە و تێبینی برایەن و خوشکان لەسەر ئەدای حیزب و بەرەو پێشبردننی ئەدای حیزب و باشترکردنی ئەدای حیزب لە ناو جەماوەر و خەم خواردنی زیاتر و زۆرتری کۆمەڵی دادگەری بۆ ئەو گرفت و ئاریشانەی کە دێنە ڕێگای جەماوەری هەرێمی کوردستان لە ڕاستیە کۆمەڵێک گرفت و ئاریشیان هەیە کە پێویستی بە چارەسەرکردن و بەدەمەوەچوونی هەیە. ئێمەش ئینشاءڵڵا لەو بوارە خەڵکی خۆمان چ پێویست بێ بۆیان ئێمە هەوڵ دەین بیکەین و باشتر بەدەمیانەوە بچین و ئەوەی کە لە سەرشانمانە و ئەوەی کە بە ئێمە کرێ ئەدای بدەین و ئەنجامی بدەین. نەزۆڵم بۆ خۆمان دەکەین، نەزۆڵم لە خۆمان دەکەین. دواترە لە شارۆچکەی سی سادق سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆڕێکدا تێشکی قسە سەرم بارودۆخی لە هەرێمی کوردستان دروست کراوە و نیگەرانی خەڵکی هێناوەتە ئاراوە. لەو بارەشەوە وتی ئێمە بەرپرسیارنی لەم واقعی هەیە، بەڵام لە گۆڕین و چاکردنی بەرپرسیارین، ئەویش بۆ ئەندازەی خەڵک پشتیوان و هاوکارمان بێت. ئەم معانات و ناڕەحەتی و گرفتاری کە هەیە دەستمان تێیدا نەبووە و ڕەئیمان لەگەڵی نەبووە، بە قسەشمان نەکراوە، بۆیە هیچ هەست بە حەڕەج و سەغڵەتی ناکەی. حەقیقەتەوە پارتی بە پلەی یەکەم و دوای وانیش بە چەند پلەیەک یەکێتی بووە، ئەم وەزعیان بەم دۆخە گەیاندووە کە ئێستا خەڵکەکە هەمووی سەغڵەتە و دڵی ناڕەحەتە و مامۆستایان بە تایبەتی لەم دەبەرە بایکۆتیان کردووە قوتابخانەکان بەپێی زانیاری من وایە بۆ دەوامکردن و حەقیشان نیە مامۆستا سێ مانگ لەسەرێک موچە وەرنەگرێ یا هەروە کارمەندەکانی دی کە مەرجیش نیە هەر لە هی مامۆستایان بوەستێت و ڕەنگە سپێنی هەندێک لە کارمەند و هەندێک فەرمانگەی دیکەش بیر لەوە بکەن و بایکۆت بکەن. بەڵام ئێمە بەڕاستی ستایشی خوا دەکەین کە دەستمان لەو دۆخەدا نەبووە، بەڵکو بە پێچەوانە و پێچەوانەی ڕاوبۆچوونی ئێمە بووە. ئێمە هەمیشە گوتومانە برادەرانی پارتی وێژێتی لە کەوڵی بنەماڵە و عەشیرەت و حیزب وەرنەدەر و چاوتان هەموو خەڵک ببینێ خێروبێری ئەم وڵاتە هی ئێوە نییە بە تایبەت، هی حیزب و بنەماڵە و خزم و قەومێک و کەسانێکی دیاری کراوە، هی هەموو خەڵکەکەیە. زۆرمان پێگوتووە لە کۆبوونەوەی تایبەت، لە چاوپێکەوتن، بە نووسین، بە هەموو شێوەکە. ئێستا کە ئاوای لێ هاتووە و من لێرە شۆ پێتان بڵم خراپتریشی لێ دێ، ئاینی هەر لێرەش ناوەستێ. ئەمە ئێمە لە ساحەکەداین، وەکو گوتم زۆرشمان بەدڵ نییە، ڕەخنەمان لە زۆر شت هەیە، واقعەکە بەو شێوەیە لێ هاتووە، بەو شێوەیە چنراوە پێشەکی بۆ دانراوە کە ئاوا بێت. ئێمە دەمانوێت بیگۆڕین ئەم واقعە بە تەئکید و بە ئەرچی سەرشانی خۆمانی دەزانین بیگۆڕین. ئێمە بەرپرسیار نین لە پەیدابوونی ئەم واقعە، بەڵام بەرپرسیاری لەوەی بیگۆڕین. دەبێت وریابین. سوزاری وە هەموو هەندێک لە خەڵکی دیکە و قسەی کردو بە غەڵەت کردوێتی. وەڵام ئێمەش بە بەرپرسیار خەتۆ بەرپرسیاری شوێ کاکە هیچت بەدەست نەبووە، نە پارە بەدەستوێ، نە عیلاقات بەدەستوێ، نە عەسکەر بەدەستوێ، نە قووەت بەدەستوێ، هیچ شتێک بەدەستوێنێ. بەرپرسیاری کوێی؟ ئەتۆ پێشنیاری و ڕەخنەکەشت وەرنەژیراوە. نەوەڵە ئێمە لەوە کە ئەم واقعەوە پەیدا و بەرپرسیار نین، بەڵام لە بەرامبەر گۆڕین و لابردن و چاکردنیدا خۆمان بە بەرپرسیار دەزانین. ئەویش بە ئەندازەیەوە کە خەڵک هاوکارمان دەبێ و دەستبارگر و پشتگیرمان دەبێ ئینشاءڵڵا. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە سنووری سی سادق ژمارەیەک دیداری کۆمەڵایەتیشی ئەنجامدا و چەند نەخۆشێکیشی بەسەر کردەوە. دوا وێزگەی سەردانەکەشی قەزای پێنج جوێن بوو. خانەوادەی مامۆستا ئارام ئەحمەدی بەسەر کردەوە کە ماوەیەک لەمەوبەر لە ئاویزەی بچووک داخنکە سەرخۆشی لە ئەندامانی خێزان و کەس و کارەکەی کرد. دواتریش سەرۆکی کۆمەڵی دادگەری لە پێنج جوێن چەند سەردانێکی کۆمەڵایەتی دیکەی ئەنجامدا. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سی سادق.